سڵاوم کاتان باش بەڕێزان گرنگترین مانشێت و هاڵی ئەمڕۆی بەشێک لە میدیا جیهانیەکانتان لە بڕگەی ڕۆژنامانی بۆ دەخەمەڕ و لە ماڵپەڕی نیوزویک بڵاو کراوەتەوە پەرلەمانی یەکێتی ئەوروپا ڕۆژی پێنجشەممە بە کۆی دەنگ پرۆژە بڕیارێکی پەسەند کرد بۆ بەجینۆساید ناساندنی کوشتنی کەمەنەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلایەن داعشەوە. دەنگدانەکە لە کۆبنەوەیکی ئاسایی پەرلەمانی ئەوروپا لە ستراسبۆرگ لە فەڕەنسا بەڕێوەچوو لە بڕیارەکە دەهاتووە ئەوانەی باوەمبەستی تاوانی دژی نەژادی و ئاینی ئەنجام دەدەن ڕوبەڕووی دادگا دەکرێنەوە بەهۆی شکاندنی یاسانی دەوڵەتیەکان و تاوانی دژی مرۆڤایەتی و ئەنجامدانی جینۆساید. لارس ئاداگستۆن کە ئەندام پەرلەمانێکی سویدیە لە پەرلەمانی ئەوروپا لەسەر گروپی کریستیان دیموکراتەکان ڕایگەیاند دەنگدانەکە بڕیارێکی مێژووی بوو هەنگاوێکی تریشە بۆ ناساندنی تاوانەکانی داعش دژ بە کریستیان و ئێسدی و کەمەنەتەوەکانی تر لەلایەن نەتەوە یەکگرتووەکانیشەوە. دەچینە ڕۆژنامەی ببورن ماڵپەڕی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی کە تێدا بڵاوکراوەتەوە کۆشکی سپی پێشبینی دەکات کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ژمارەی چەکدانی داعش کەمیان کردبێت. ئێمیلی هۆرن وتەبێژی ئەنجومەنی یاسایشی نیشتیمانی ئەمریکا ڕایگەیاند ژمارەی چەکدارانی داعش لە نێوان 19 بۆ 25,000 چەکداردا دەبن. ئەوەش کەمترین ژمارە و چەکدارانەیە لە دوای ساڵی 2014ەوە. لە ناوەڕاستی ساڵی 2014دا کۆشکی سپی پێشبینی کردبوو کە ژمارەی چەکدارانی داعش لە نێوان 20 بۆ 31,500 چەکداردا بێت. لە ڕۆژنامەی گاردیانی بەریتانیش بڵاوکراوەتەوە دەیڤد کامێرۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕایگەیاند لە کۆنفرانسی بەخشەرانی پشتیوانی دارایی بۆ سووریا لە لەندەن وڵاتانی بەشدار بوو پەیمانی بەخشینی زیاتر لە 10 ملیار دۆلاریان داوە بە سووریا. سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕایگەیاند بۆ ئەمساڵ بڕی 5 ملیار و 600 میلیۆن دۆلار کۆکراوەتەوە و بڕی 5 ملیار و 100 میلیۆن دۆلاریش لە نێوان ساڵانی 2017 بۆ 2020 دەبەخشرێت بە سووریا، ئەوەش بۆ پلانی درێژخایەنی یارمەتیدانی کۆچبەران و کامپی پەنابەران و وڵاتانی دەوروبەری سووریا خەرج دەکرێت. لە ماڵپەڕی یۆرۆنیوزیش بڵاوکراوەتەوە دەستێکی پسپۆڕانی نەتەوە یەکگرتووەکان دەست بەسەرکردنی دامەزێنەری ویکیلیکس جولیان ئەسانج بە نایاسایی لە قەڵم دەدەن. ئەم دەستەیە پشتگیری لە ئاسانجی ئوسترالی کرد و هێشتنەوەی لە باڵێۆزخانەی ئیکوادۆر لە لەندەن لە ساڵی 2012ەوە بە نادادپەروەر ناوبرد چونکە بە شێوەیەکی نایاسایی لەلایەن کاربەدەستانی بەریتانیاوە داوای دەستگیرکردنی کراوە. ئاسانجی لە تویتەردا ئاشکرای کرد کە ئەمڕۆ هەینی دێتە دەرەوەی باڵێۆزخانەکە. گروپێکی پشتگیری لە ئاسانج ئاشکرای کردووە کە ئاسانج بۆ خۆی داوای لە نەتەوەیەکگرتووەکان کردووە کە دەستەیەکی لەم جۆرە دامەزرێنێت. ئاسانج بەهۆی دامەزانی ماڵپەڕی ئاشکراکردنی دۆکۆمنتە نهێنیەکان کە بە ناوی ویکیلیکسە لەلایەن سویدەوە داوا کراوە ئەگەریش هەیە ڕادەستی ئەمریکا بکرێتەوە لە بەرەوەی لە ساڵی 2012ەوە لە باڵێۆزخانەی ئیکوادۆر لە شاری لەندەن دەمێنێتەوە. بڕگەی ڕۆژنامانی پێشکەشکردن کاتێکی خۆش.